ژنی سالارە و سەنگین و ساڵحە ئەو کەسەیە کە خەبەرێکی ناخۆش هەبوو لە کاتی هاتنەوەی مێردەکە بۆ ماڵەوە پێی ناڵێ سەبر دەگرێت هەتا ئارام دەگرێت چونکە پیاوی بەڕێزی وەکو جەنابتان کاتێک کە دەگەڕێتەوە ماڵەوە لە سەفەر دەگەڕێتەوە لە کەسابەت دەگەڕێتەوە لەسەر دوکانی ئێوارە دەگەڕێتەوە کۆمەڵێ خۆشەویستی و محەبەتی بۆ ژن و منداڵەکەی هەیە توخوا ئەگەر مشکلەیەکی ماڵیش هەبوو ڕاستەوخۆ لە دەرگاکەوە پێی مەڵێ ئێستا تەلەفۆنە بۆ خۆش بێ هەر موبایل دەردێنێ و هەر فەقیر لەسەری شەکە دڵی دەتەزێنێ نا ئافرەتانی ئێمەوا نەبوون بەڵام دیسا من جارێشکە دەتان جەڕمەوە بۆ 1400 ساڵ لەمەوبەر کە ئەم مامۆستا خۆشەویستانی کە لە مزگەوتە لە خزمەتیانە ئامادەین چەند جاریان بۆ باس کردوین لە صحیحی بوخاری و مسلمدا کە ئەم بەسەراتەم خوێندەوە ئەو حەدیسەم هاتەوە یاد لە بوخاری و مسلمدا لە صحیحیندا هاتووە کاتێک ئەبوو تەلحە لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم چوو بۆ سەفەر منداڵێکی 2 ساڵیان هەبوو زۆر نەخۆش بوو تای لێبوو ئوم سولەیم دایکی منداڵەکە خێزانی ئەبوو تەلحە وتی بڕۆ لە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم خەمت نەبێ دڵت لای نەبێ خۆم ئاگام لێی دەبێ لە نزیک گەڕانەوەدا بوون وەفدەکەی پێغەمبەر صلی الله علیه وسلم نوێنەری هاتەوە کە پێغەمبەری خوا گەڕایەوە لەگەڵ سەحابەکاندا ئەو ئێوارەیە پێش گەڕانەوە گەیشتنەوە مەدینە سبحان الله ئەو منداڵە مرد ئوم سولەیمی دایکی هات شتی کفنی کرد بردی لە ژوورە بچکۆلەکە کە زەخیرە و چێژلێنانی تێدا دەکرا لەوێ داینا بەکە سوکاری وت توخوا ئەبوو تەلحە ئێستا لە ڕێگا گەڕاوەتەوە چەند دڵی خۆشە بێتەوە بۆ لامان چەند ماندووە توخوا کەس هەواڵی مردنی کوڕەکەمی پێ نەگەیەنێ خێرا خۆی گۆڕی چاوی ڕشت فرمێسکەکانی سڕیەوە ئەبێت دایک لەو کاتەیە دڵی چۆن بکوڵێنەوە بەرەکەی بە باوەشیەوە مردووە بەڵام دڵی مێردەکەم لە پێشەوەشەوەیە بەڵێ خواردنی ئەوەی کە هەبوو خوادابووی ئامادەی کرد وتی کوا منداڵەکە وتم ماڵی باپیری بردویانە وتویانە بام شەو لای ئێمە بێ وتی چۆنە وەزعی وتم هیچ کات وەک ئێستا باش نەبووە یا بەخوا درۆ نەبوو هیچ کات وەک ئەو کاتە ئیسراحەتی نەکرد بوو لە مردنەکە لە نەخۆشیەکە ڕزگاری بوو چوو بۆ لای خوای پەروەردگار جەنازەی منداڵەکە لە ژوورەکەی تر بوو کاری ژن و مێردایەتی پێویست بوو وەڵڵاهی بێدڵی منەکرد لەگەڵ یا خەوتم لە حەدیسەکە ئاوا دەفەرمێ بەیانی کە خۆیشت پێش ئەوەی بڕوا بۆ مزگەوت وتم ئەبوو تەلحە پرسیارێک وتی فەرموو وتم ئەگەر کەسێ ئەمانەتێکی لادانین و بێبی باتەوە ئەبێ ناڕازی بین وتی ناوەڵڵا کەم ئەمانەت لاداندرا خاوەنەکەی هەر وەختێ داوای کردەوە دەبێ بیلەیتەوە وتم دەی ڕازی بە بەشی خوا و سەبر و ئارام بگرە بەخوا دوێنێ ئێوارە کوڕەکەمان مردۆ و جەنازەکەی وا لەو دیوە بە کفن کراوی ئیتر ئەو کاتە خەبەرەکەمدا دوایەوەی تەواو ئیسراحەتی کرد وتی ئەی بۆ لە ئێوارەوە پێ نەوتم وتم دڵم نەهات تۆ زۆر ماندوو بووی لە سەفەر گەڕابوویەوە شەکەت بووی پێویستت بە ئیسراحەت بوو نەمویست خەبەری کوڕەکەمت بدەمێ و دڵت داخورپێنم والله ئێمە ئەمانەمان بەس لە کتێبا خوێندبووەوە لە زانی مامۆستا بەڕێزەکان ئەمانەمان بیست بوو دەمانگوت عەجایباتە بەڵام ئەوە تا ئافرەتانی کوردی ئێمە بەخوا